دیلان گەنجێکی لەدایک بووی ساڵی 2005 و یەکەم جارە بەشداری پرۆسەی هەڵبژاردن دەکات. هاتووەتە بنکەیەکی تۆمارکردنی بایۆمەتری و دەیەوێت پێناسی بەشداریکردن لە هەڵبژاردن بەدەست بێنێت. ئەو دەڵێت هەڵبژاردن تاکە دەرچەیە بۆ گۆڕانکاری و پێویستە هەمووان بەشداری بکەن. من گەنجێکم وای 2005 یەکەم جارم بەشداری هەڵبژاردن دەکەم. ئەم ڕۆژ بۆ ئەوە هاتووم کارتی دەنگدان دەرکەم بۆ ئەوەی دەنگ بدەم. ئەم بۆ گەنجانی ترەوەیە ئەوانیش بێن کارتی دەنگدان دەرکەن بۆی دەنگ بدەن. بە پێی ئامارەکان نزیکەی 400,000 دەنگدەری نوێ مافی بەشداریکردنیان لە پرۆسەی هەڵبژاردنی داهاتووی پەرلەمان دەبێت و گەنجان و لاوان بە گرنگی دەزانن دەنگدەری نوێ بەشداری پرۆسەکە بکات و چارەنووسی خۆی دیاری بکات. من ماڵیم 2004 ساڵ پشت بەخوا بەشداری دەنگدانەکەم بۆی ڕای خۆم دەربڕم لەسەر کاروبار و لایەنی سیاسی وڵاتە وەکو تاکێک بۆی کاریگەری خۆم هەبێ و داوا لە هەموو گەنجانی شەکەم هەمویان بچن کارتی بایۆمەتری خۆیان وەرگنەوە بۆی بەشدار بن لە دەنگدانە و کاریگەری خۆیان جێبێڵن نەوەکو کەسێتر لە شوێنی ئەوان دەنگ بدات. دەنگدان پرۆسێکی گرنگی کۆمەڵگایە بە تایبەتی بۆ گەنجانمان بۆ هەمومان بە تایبەتی بۆ گەنجانمان ڕێگایکە بۆ دیاریکردنی و چارەنووسکردنی داهاتوومان بۆ داواکارم لە هەموو گەنجان ئەوانەی تەمەنیان شمولەکات کارتی بایۆمەتریان تازە بکەنەوە و دەنگ بدەن. گەنج بەشێکی گرنگی کۆمەڵگایە و هەروەها پێویستە پێگە و ڕێزی خۆی بزانێت و یەکێک لە ڕێگەکانیش ئەوەیە کە دەنگ بدا و ڕاو بۆ چوونێکی تایبەت بەخۆی هەبێت. بڕیارە لە 25 شوباتی ساڵی داهاتوو هەڵبژاردننی دواخراوی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. کۆمیسیۆن داوا لەسەر جەماوڵاتیان دەکات تۆماری بایۆمەتری تازە بکەنەوە یاخود خۆیان تۆمار بکەن چونکە تاکە پێناسە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن و چەند ڕۆژێکی کەم مۆڵەت لە بەردەم هاوڵاتیاندا ماوە و وادەکە درێژ ناکرێتەوە.